گیانلەبەرێکی وەکو باڵندەیەکی وەکو قەلەڕەش بەڕەشێتی خۆی بەڕوڕەشی خۆی لە کاتێکا کەسێک لە مەجموعەی قەلەڕەش پەنابەرێتە بەر تاوانێکی ئاوا هێرش کاتە سەر مێیەکی تر کە بووی حەڵال نەبێ و جووتی نەبێ ئەزان قەلەڕەشەکان چی لێکن چێ دادگای قەلەڕەشی بیستووە بەڵێ قەلەڕەش دادگای هەیە هەر قەلەڕەشێک بچێتە سەر کۆمەڵێ بەچکەی قەلەڕەشی تر خواردنەکەی بخوا قەلەڕەشەکان کۆ بنە و دادگایەکەن و مووەکەی لێ هەڵەکەنن وەکو ئەو قەلەڕەشەی لێ ئەکەن پەڕووباڵێکن هەتا وەکو ئەو قەلەڕەشەی لێ بێ کە باڵی نییە و بڕوا و نان بخوا هەتا وەکو تامی برسێتی و نەفرین بچێژێ بۆ چووە خواردنی قەلەڕەشی بەچکەی خواردووە ئەوەی بچێک هێلانەی قەلەڕەشێکی تێک بە یەن قەلەڕەشەکە ئەهێنن هێلانەکەی پێ دروست دەکەنەوە ماڵەکە وەکو خۆی تەسلیمێکەکەن ئینجاڵن خافیزە بێ ئەو قەلەڕەشەی کە هێرش کاتە سەر ئافرەت و مێیەی قەلەڕەشێکی تر بە هەموویانەی گەرن دادگایەکی بۆ دامەزیرنن لە دەشتێکە لەوانەیە خەڵکی ئەمی بینی بێ ئینجا قەلەڕەشەکە ئەهێنن سەری ئاوا پێکزەکەن بۆشی نییە بخوێنێ ئەبێ ئاوا سەرکسکات بۆ تعداو لێ کردو ئیسپاد و بەسەریا بەڵێ وایە بەڵێ ئینجا بە هەموو قەلەڕەشەکانی تر بچن بە دەنوب بیکوژن سبحان الله بە هەمویان ئەکەونە گیانی هەتا وەکو قەلەڕەشەکەم دارە بێتەوە ئینجا وەکو لاشەیەکی بۆگەنی پیس یەکیان ئەیدا بە کۆڵیا ئەیباد لە شوێنێکە چاڵی بۆ هەڵەکەنێ و ئەینێژێ فبعث الله غرابا يبحث في الأرض ليريه كيف يواري سوءة أخيه قال يا ويلتى أعجزت أن أكون مثل هذا الغراب ئەها کوڕەکەی ئادەم کە کوڕەکەی تری کوشت قەلەڕەش پیشانیا کە چۆن براکەی بشارێتەوە قەلەڕەشەکە قەلەڕەشێکی تری بە کۆڵەوە بوو ئینجا چاڵی بۆ هەڵکەن و خستێ ژێرگڵەوە ئەوی ژووتی ئۆ منیژە بە براکەم ئاوا لە کۆڵکەمەوە 24 دانە سەعات براکەی بە کۆڵەوە بوو نێزانی لە شوێیە لە کۆڵی کاتەوە و فڕێی بە هەتا وەکو قەلەڕەش فێری کرد با لەمە شەو فێری قەلەڕەش بین